وەک بڕیار بوو شاندی هاوبەشی یەکێتی و پارتی لە شاری هەولێر لەگەڵ کۆمەڵی ئیسلامی کۆبوونەوە. دوابەدوای کۆبوونەوەکە شەمیری کۆمەڵی ئیسلامی لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند. هەر هەنگاوێک بۆ لابردنی ئەم ستەمە مێژوویەی چەندین ساڵە لەگەلی کورد کراوە، ئێمە لە کۆمەڵی ئیسلامی بە ئەرکێکی شەرعی دادەنێین. گەلی کورد لە هەموو بەشەکانی کوردستاندا بە گەلێکی ستەمبیدە دەزانین ستەمێکی مێژوویی قوڵ لە گەلی کورد کراوە کە لەسەر نەخشەی سیاسی بوونی خاوەنی ئیرادە و ئیدارەی سیاسی خۆی نییە. بۆیە هەر هەنگاوێک بۆ لابردنی ئەو ستەمە ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی بە ئەرکێکی شەرعی دەزانین. ئەمیری کۆمەڵ جەختی لاڵوێستەکانی پێشووی کردەوە کە ڕاپرسی بۆ ڕاگەاندنی سەربەخۆیی پێویستی بە زەمینەسازی لە بوارەکانی کاراکردنەوەی دەستگاکان و باشکردنی ژیانی خەڵکی هەیە. وتیشی ئێمە چەند ئاستەنگێکمان لە بەردەمدایە ئەگەر لە نەبین ڕاگەاندنی سەربەخۆیی بۆمان سەر ناگرێت. ڕیفراندۆمیش کە دیارە عادەت نەرێتی سیاسی وایە کە ڕاپرسی گشتی بە خەڵک و جەماوەەر دەکرێت بۆ هەنگاونانە بەرەو سەربەخۆیی. ئێمە لەگەڵی داین 100% ئەوە تێبینی یەکەم تێبینی دووەم، بەڵام ئێمە پێمان وایە کە ڕیفراندۆم ئەگەر بۆ ئەوە بێت کە ڕاگەیاندنی سەربەخۆیی بەدوادا بێ، پێویستە زەمینەسازی بۆ بکرێ و ئێمە وەکو هەرێمی کوردستان چەند ئاستەنگێک هەیە ئێستا کە ئەگەر بێت و لایەن نەبەین پێمان وایە ڕاگەیاندنی سەربەخۆیی بۆمان سەر و بەر ناگرێت. یەکێک لەوانە ئێمە پێویستە دامەزراوەکانی کە هەمانن و لە کار خراون یاخود زیانیان پێگەیەندراوە، مەبەست پەرلەمانە، حکوومەتە، دامەزراوەکانی دی وەکار بخرێنەوە، وە کارەکانی دیش ئەوەی کە بۆمان دەکرێت دەست و برد ئەوانش بە دامەزراوە بکەین. هێزی پێشمەرگەمانە، ئاسایشە، کارەکانی دیکە و پاشان ئێمە لە ڕووی ژیان و گوزەرانی خەڵکەوە حقیقەت خەڵک زۆر ناڕەحەتە، زۆر قورسایەکی زۆری لەسەرە و ڕاپرسیش کە دەکرێت ئەویش دەکەوێتە سەر دەرەنجامەکەی. بۆیە پێویستە هەرچی زیاتر خەڵک دڵخۆش بکرێت، بە دڵگەرمانە بەرەو ڕاپرسی بچێت. ئەمیری کۆمەڵی ئیسلامی بە پێویستیشی زانی لایەنەکان بۆ هەموو بابەتێک پرس و ڕا لە نێوانیاندا هەبێت. لەم ڕۆژەوە ڕەخنەی لە بێئاگابوونی لایەنەکان لە هەڵکردنی ئاڵای کوردستان لە شاری کەرکووک گرت. لای خۆیەوە بەرپرسی دەستەی کارژێر یەکێتی و ئەندامێکی وەفدی هاوبەشەکە دەستپێکردنەوەی کۆبوونەوەکەی بە گرنگ زانی و هۆکاری وروژاندنی بابەتی ڕاپرسی لە سەر سەربەخۆییشی لەم کاتەدا بۆ هەلومەرجی بابەتی نێوخۆیی و هەرێمی و نێودەوڵەتی و دروستکردنی گەشببینیەک بۆ چارەسەرکردنی کێشەکانی نێوخۆ گێڕایەوە. کۆبوونانە گرنگە، ماوەیەک بوو سارد و سڕی کەوتبووە کۆبوونەوەکان پێویست بوو گەرم و گوڕ بکرێتەوە. هەلومەرجە بابەتێکە زۆر گرنگ بوو بۆ کۆبوونەکەی دوێنەوە بۆ ئەم کۆبوونەوەانە و نامانەوێت لەوە زیاتر کات لە دەستین. ئێمە ئەڵێن بەڵکو ئەم کاری ڕەفراندۆم دەستمان داوەتیە کردمان بە ئەولەویەت تەفاعولێک دروستکە، ژینگەیەکی سیاسی باشتر دروست بکە بۆ یارمەتین بە باقی کێشە ناخۆیەکانیشمان بەکارەکردنەوەی پەرلەمانیشەوە چارەسەر بکەین. لە وەڵامی پرسیاری ڕۆژنامەنووسانیشدا ئەمیری کۆمەڵی ئیسلامی جەختی لە هەڵوێستی لە مێژینەی کۆمەڵ سەبارەت بە چارەسەرکردنی بەشێک لە کێشە سەرەکیەکانی هەرێم کردەوە پێش ئەوەی ڕاپرسی ئەنجام بدرێت و وتی ناگونجێ بڵێ هەمویان چارەسەرکردنی جاروتوان بکەین، بەڵام هەندێک شت لە کۆبوونەوەکەشدا باسم کرد پێم وایە چارەسەرکردنی و ئاو خواردنەوە یەکێ لەوانە کارەکردنەوەی پەرلەمان و پرسی ڕاپرسیش دەبێت لە پەرلەمان دەبێت لەسەر بدرێت. ئەمیری کۆمەڵ سەبارەت بە دەرەنجامی ڕاپرسی نەیشاردەوە کە پێویستە سەربەخۆیی بە دوادا بێت. ڕفراندۆمێک کە ڕاگەاندنی دەوڵەتی کوردی بە دوادانەیە شتێکی هاکەزاییە. من لەگەڵشی هاکەزایی دانێ دەڵام ئەگەر دەیکەین بەرکەتوچیشی تێدا بێ، ناوچە دابڕێنەرەکانیشی تێدا بن، ڕاپرسی بۆ هەمووی بکرێت و بەجددیش خۆمان هەڵ بگرین بۆ ئەو دەرەنجامانەی کە دێنە سەر ڕاپرسیەکە کە هیچ لەوانە ڕاگەاندنی دەوڵەتی سەربەخۆی کوردستانە و ئەوەش لەبەر چاو بگرین چی دەکرێت لە لایەنی تورکیاوە، ئێرانەوە، نێودەوڵەتی لە بەغداوە، ئەو هەمووی لەبەر چاو بگرین ئەو کارە.
لای خۆیەوە جارێکی دیکە ئەندامی وەفدە هاوبەشەکەی یەکێتی و پارتی جددیبوونی ئەندامانی ڕاپرسی دووپات کردەوە و ڕایگەاند وەردەکاریەکانی لەگەڵ هەموو حەزبەکان ساغ دەکەنەوە. بڕیاریشە بەم نزیکانە وەفدێکی هاوبەشی یەکێتی و پارتی لەبارەی ڕاپرسیەوە سەردانی بەغدا بکات و ئەم بابەتە لەگەڵ بەرپرسانی عراقی تاو توێ بکەن.